کۆنگرەی ڕۆژنامەوانی کۆبوونەوەی چوارلایەنەکەیە با پێکەوە بینەرەبین. بسم الله الرحمن الرحیم. من بەناوی چوارلایەنەکەوە قسە بۆ ئێوە دەکەم. کۆبوونەوەی دوێنێەوە ئەمڕۆیش کۆتاییمان بەوەی هێنا کە دوو بژاردەمان نووسیوە. ئەو دوو بژاردەیە ئێمە نووسیمانە بە ڕوحەتی سازان نووسراوە، واتە بۆ نووسیمانە کە لەگەڵ لایەنی بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان بگەینە ئەنجامێکی باش کە دڵی جەماوەری کوردستان خۆش بکەین. ئێمە ڕۆژی پێنجشەممە ئەو دوو بژاردەی کە نووسیمانە و تەفسیلاتمان پێداوە ئەیخەینە بەردەست وەفدی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ وەرەقەیەکی هاوپێچ کە وەرەقەیەکە باز لە چاکسازی دەکات. ئومێد دەکەین کە نەرمی لەلایەنی بەرامبەریشەوە ببینین و ئەوانیشەوە کێک لەو بژاردانەی ئێمە قبول بفەرمون و کۆتایی بەم قەیرانە ببێ و تەقینەوەیەک لە